هەرێمی کوردستان حکومڕانی لە بۆشاییدا و سیاسەت لە دەرەوەی پارلەمان. بەرنامەی کاری دانیشتنی یەکەمی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 2/12/2024 بەم شێوەیە دەبێت. زیاتر لە ساڵێکە هەڵبژاردننی پارلەمانی کوردستان ئەنجام درراوە، بەڵام هێشتا نە پارلەمان کاراکراوەتەوە و نەکابینەی نوێی حکوومەت پێگاتووە. لە دیمەنێکی یەکجار دەگمەندا ژیانی ڕۆژانە و کاروباری ئیداری بەردەوامە وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت. حکوومەتی کاربڕێکەر بەردەوامە، شەقامەکان ئارامن و بازاڕەکان کراون. ئەم دۆخە پرسیارێکی بنەڕەتی وروژاندووە کە زۆرێک لە هاوڵاتیان و چاودێران لە خۆیانی دەکەن. ئەگەر بوون و نەبوونی پارلەمان و حکوومەتێکی هەڵبژێرا و هیچ کاریگەریکی بەرچاوی لەسەر ژیانی خەڵک نییە، ئەی گرنگی ئەم دامەزراوانە لە چیدایە؟ ئایا سیستمی سیاسی هەرێم گەیشتۆتە قۆناغێک کە بوونی دامەزراوە شەرعیەکان تەنها ڕەواڵەتێک بێت؟ بۆچی دامەزراوەکان گرنگ نین؟ بەڕێزان ئێستاش بەپێی بڕگەی یەکەمی مادەی 14 دەرگای خۆپاڵاوتنەکەینەوە بۆ ئەو کاندیدە بەڕێزانەی کە ئاینەوەی خۆیان کاندید کرد بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. بۆ تێگەیشتن لەم دیاردەیە پێویستە سەیری قوڵایی دەسەڵات لە هەرێمی کوردستان بکەین. کێشەکە لە دواکەوتنی پێگەێنانی حکوومەتدا نیە، بەڵکو لە سروشتی خودی سیستمی حکومڕانیدایە کە لەسەر بنەمای دامەزراوە فەرمیەکان کار ناکات. پسپۆران ئەم سیستمە بە سیستمی دوولایەنەی نافەرمی یان سوڵتانیزم وەسف دەکەن کە تێیدا دەسەڵاتی ڕاستەقینە لە دەروی پارلەمان و حکوومەتە. دووفاقی دەسەڵات سیستمی حکومڕانی نافەرمی. لە ڕاستیدا هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی 1990ەوە بەکردەوە لەلایەن دوو هێزی سیاسی سەرەکیەوە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەبرێت. ئەم دوو هێزە نەک هەر سیاسەت بەڵکو ئابووری، ئاسایش، هێزی پێشمەرگە و ئاسایش و تەنانەت جوگرافیاشیان دابەش کردووە. هەرێم بەکردەوە دابەش بووە بۆ زۆنی زەرد لە ژێر کۆنتڕۆڵی پارتی هەولێر و دووەک و زۆنی سەوز لە ژێر کۆنتڕۆڵی یەکێتی سلێمانی و هەڵەبجە. ئەم دابەش بوونەوەی کردووە کە دامەزراوەکانی وەک پارلەمان و حکوومەت لە بری ئەوەی ببنە ناوەندی بڕیاردان ببنە سەکویەک بۆ ڕێکەوتنی نێوان ئەم دوو هێزە لەسەر دابەشکردنی پۆست و ئیمتیازات. چاودێران ئاماژە بەوە دەکەن سیستمی حکومڕانی لە هەرێم تووشی ئاڕاستێکی ستەمکارانە بووە، چونکە پارتە دەسەڵاتدارەکان هێزی چەکداری تایبەت بەخۆیان هەیە و بۆ پاراستنی دەسەڵاتیان بەکاری دێنن. کاتێکم دوو هێزە لەسەر دابەشکردنی دەسەڵات ڕێک ناکەون، پرۆسەی سیاسی پەچی دەکەوێت، بەڵام سیستمی نافەرمی کە بریتیە لە کۆنتڕۆڵی حیزبەکان بەسەر سەرچاوەکان و ئاسایشدا بەردەوام دەبێت. ئابووری پاترۆناژ، مەحسوبیەت، سوتەمەنی مانەوەی سیستم. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی مانەوەی ئەم دۆخە بوونی ئابووری پاترۆناژە. بە پێی راپۆرتەکان نزیکەی لە سەداچلی هێزی کار لە کەرتی گشتیدا دامەزراون. دامەزراندن و مانەوە لەم پۆستانەدا زۆر جار پەیوەستە بە وەفاداری سیاسیەوە نەگلی هاتووی. ئەم سیستمە تۆڕێکی فراوانی بەرژەوەندی دروست کردووە کە هاوڵاتیان ناچار دەکات بۆ پاراستنی بژێوی ژیانیان پشتگیری لە پارتە دەسەڵاتدارەکان بکەن، تەنانەت ئەگەر ناڕازیش بن لە سیاسەتەکانیان. ئەمە ڕوونی دەکاتەوە کە بۆچی پەککەوتنی حکوومەت نابێتە هۆی ناڕەزایی جەماوەری یان دارمانی ئابووری خێرە. تاو کاتی پارتەکان توانای دابەشکردنی موچە و پۆستیانە بێت، تەنانەت ئەگەر بە دواکەوتنیش بێت، سیستمەکە دەتوانێت بەردەوام بێت. چاودێرێک دەڵێت پارتە دەسەڵاتدارەکان تاکە یاریزانی گۆڕەپانەکەن. ئەوان دەسەڵاتی ڕەهایان هەیە کە هەمڕۆڵی پاداشدەر و هەم سزادەر ببینن. ئەم دۆخە سیاسیە داخراوە بۆتە هۆی بڵاوبوونەوەی دیاردەی بێباکی سیاسی لە نێو هاوڵاتیاندا. کاتێک خەڵک دەبینن کە دەنگدانیان هیچ گۆڕانکاریشی ڕیشەی دروست ناکات و ململانەکان تەنها لەسەر پۆست و ئیمتیازاتن، وریان بۆ بەشداری سیاسی نامێنێت. شرۆڤەکارێک دەڵێت دەربڕینی ناڕەزایەتیەکان لە کەمبوونەوەدایە. خەڵک بێباک و ماندوو بوون. ئەم بێباچیە لەبری ئەوەی ببێتە هەڕەشە بۆ دەسەڵات بۆتە هۆکارێک بۆ مانەوەی دۆخی ئێستا، چونکە نەبوونی گوشاری جەماوەری کاریگەر دەرفەت بە پارتەکان دەدات کە بەبێ هیچ لێپرسینەوەیەک بەردەوام بن لە ململانەکانیان. ناکۆچیە ناوخۆیەکانی هەرێم هاوکاتە لەگەڵ زیادبوونی فشارەکانی حکوومەتی فیدرالی لە بەغداد کە ئەمەش دۆخەکەی ئاڵۆستر کردووە و یەکریزی کوردی کردوتە پێویستیەکی وجودی. گوشارەکانی بەغدا و لاوازکردنی هەرێم. لە ساڵانی ڕابردوودا بەغدا چەندین هەنگاوی یاسایی و ئابووری گرتوۆتە بەر بۆ سنووردارکردنی دەسەڵاتە ئۆتۆنۆمیەکانی هەرێم. بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی دژی یاسای نەوت و گازی هەرێم و ڕاگررتنی هەناردەی نەوتی کوردستان لە ڕێگەی تورکیاوە لە ئازاری 2023 گورزێکی کوشندە بوو لە ئابووری هەرێم.
راپۆرتە نێودەوڵەتیەکان ئاماژە بۆ دەکەن ئەم هەنگاوانە توانای هەرێمی کوردستانیان بۆ وەستان لەسەر پێخۆی لە ڕووی ئابووریەوە لە ناو بردووە. ئەم فشارە داراییە بۆتە هۆی قەیرانی موچە و ناڕەزایەتی بەرفراوان، بەڵام لە هەمان کادا بۆتە کارتێکی بەهێز بەدەست بەخداوە بۆ ئەوەی لە دانوستانەکاندا مەرجەکانی خۆی بسەپێنێت. هاوکات گۆڕانکاریە جیۆپۆلەتیکەکان لە ناوچەکەدا وەک ململانی نێوان ئێران و تورکیا کاریگەری ڕاستەخۆیان لەسەر دۆخی ناوخۆی هەرێمەیە. هەریەک لە وڵاتانە پەیوەندی تایبەتیان لەگەڵ لایەنە کوردیەکان هەیە و هەوڵ دەدەن بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان بێنن. ئەم دەستێوەردانە دەرەکیانە زۆر جار ناکۆچە ناوخۆیەکان قوڵتر دەکەنەوە و ڕێگری لە دروستبوونی یەکریزیەکی نیشتیمانی دەکەن. پسپۆرێکی پەیوەندی نێودەوڵەتیەکان پێی وایە تورکیا کارتی کورد وەک هاوسەنجیەک لە بەرامبەر فراوانخوازی ئێران لە ناوچەکەدا بەکاردێنێت. ئەمەش هەرێمی کوردستانی خستووەتە نێوان بەرداشی دوو هێزی گەورەی هەرێمیەوە. کەواتە پرسیارەکە ئەوە نیە کە بۆچی نەبوونی پەرلەمان ژیانی خەڵکی نەگۆڕیوە، بەڵکو ئەوەیە کە سیستمی حکومڕانی لە بنەڕەتدا لەسەر بنەمای ئەم دامەزراوانە دانەمەزراوە. دەسەڵاتی ڕاستەقینە لە دەستی دوو پاردایە کە لە ڕێگەی تۆڕێکی ئاڵۆزی پاترۆناژ، مەحسوبیەت و کۆنتڕۆلی ئابووری و ئەمنیەوە بەڕێوەبردنی نافەرمیانەی هەرێم سۆگەر دەکەن. پارلەمان و حکوومەت تەنها کاتێک گرنگن کە وەک ئەمڕازێک بۆ شەرعیەتدان بەڕێکەوتنەکانی نێوان ئەم دوو هێزە بەکاربێنرێن. چارەسەری ئەم دۆخە تەنها بە پێگەێنانی حکوومەتێکی نوێنایەتە دی، بەڵکو پێویستی بە گۆڕانکاریەکی بنەڕەتی هەیە لە خودی فەلسەفەی حکومڕانیدا، جیاکردنەوەی حیزب لە حکوومەت، دروستکردنی ئابووریەکی سربەخۆ، یەخستنی هێزی پێشمەرگە و دامەزراوە ئەمنیەکان، کاراکردنی سیستمێکی دادوەری سربەخۆ. تاو کاتی ئەم گۆڕانکاریانە ڕوونەدەن هەرێمی کوردستان لەم بۆشایە سیاسیەدا دەمێنێتەوە کە تێیدا بوون و نەبوونی دامەزراوە فەرمیەکان جیاوازیی ئەوتۆ دروست ناکات، چونکە سیاسەتی ڕاستەقینە لە شوێنێکی تردا یاری پێدەکرێت.